کاتتان باش لە یەکەمین پێشانگای کتێبی کوردین لە شاری هەولێر بە ناونیشانی بە کوردی نووسین بە کوردی هزرین کە بۆ یەکەم جار بەرهەمی نووسەران و نخبە و هەروەها ڕۆشنبیرانی کوردی کۆ کردوتەوە لەر چوار پارچەی کوردستان وەکو پرۆژەیەکی نیشتیمانی بۆ برەودان بە فکر و زمان و کللتوری کوردی بۆ پاراستنی ناسنامەی نیشتیمانی و شوناسینەتەوەی لێرە میوانێکی بەڕێزم لەگەڵە لە سەر کۆمەڵێک پرسی تایبەت لەگەڵی قسە دەکەم بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ کاک ئازاد ئەگەر پێشانگاکەت بەسەر کرد بێتەوە ناونیشانی کتێبەکانت بەلاوە چۆن بوو لە بەرەوەی زۆربەی بەرهەمی کتێب و کتێبی نووسەر و ڕۆشنبیرانی کوردن لە ڕاستیدا هێشتا زووە من بتوانم وچکە فراوانە نەختێک بەڵام من دەست پێشخەریەکەم پێ دەست پێشخەرێکی گرنگە ئەمە کارێکی زۆر نایابەکە ئەو گروپە لە گەنجەکان کاکڕێبین و هەواڵەکان و هاوڕێکانی کردیان و زۆر سپاسی حکوومەتیەکەم لای خۆمەوە دەستخۆشان یەکەم لە وەزارەتی ڕۆشنبیری کە ڕانگەیان دوێنێ ڕانگەیان کە ئەوان پشتگیر و پشتیوانی ئەو پیشانگایان لە ڕاستیدا پیشانگا بۆ ناوەندەکانی وەشانی کوردی زۆر گرنگە چونکە پێشووتر هەبووە لە سایەی پیشانگای بە زمانی عەرەبی زۆرتر هەبووە کە ئەمە ئیتر وەختی ئەوە هاتووە ئێمە وەک چۆن خۆمان حەزەکەین هەموو شتێکمان سەر بەخۆ بێ و بەرەو سەر بەخۆی بچین ئەبێ پیشانگاشمان پیشانگای کتێبەکانیشمان پیشانگای بەرهەمی ڕووناکبیرانیشمان و بیدیار و مامۆستا و ئەکادیمیەکانیشمان سەر بەخۆ بێت و بەژێر سایەی هیچ کتێبی زمانێکی تردان باشە کاک ئازادی بابەتی زۆر گرنگ کە لێرەدا جەنابیش تاماژەت پێ کرد بەرەو سەربەخۆبوونی کوردستان پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان هەموو ئەمانە بەڕەنج و ماندووبوونی پێشمەرگەیە سەرۆک بارزانی پەیامێکی بڵاو کردەوە لەبارەی چەک و پێشمەرگە وتی پیرۆزی چەک لە دەستی پێشمەرگە زۆر جیاوازە لەو خوێناوانەی کە گروپ و ملیشیا و لایەنی دیکە بۆی دەکات ئەم بابەتە چەند ڕۆژێکە باسی لێوە دەکرێت جەنابەت بۆ چونە دەسەرەمە چییە لە ڕاستیدا من پێشەموو ژێگەوە ئەڵێ من 100% پشتیوانی لە پەیامەکەی سەرۆک بارزانی یەکەم و پێشم وایە هەموو ئەوانەی قەرار وایە لە ناخی خۆیاندا بڕیاریانداوە و ئیرادەیانەوەیە کە بەرگری لە کورد بکەن و لە کوردستان بکەن ئەبێ بەرگری لە پێشمەرگە بکەن بەرگری لە مانەوەی پێشمەرگە بکەن و بەرگری لە ئەو ئیرادە پۆڵاینە بکەن کە لە ماوەی سە ساڵی ڕابردوو بە ناو نیشانی جیاوازەوە پێش کۆماری کوردستانەوە ڕەنگە ناوی پێشمەرگەوە پێشمەرگە نەبوو بێ بەڵام لەو کاتەوە هەی ئەوەی پێشووتریش ئەوانەی شۆڕژێر بوون و خەباجێر بوون و پەنایان بردووە بۆ چەک بۆ ئەوەی بەرگری لە کورد بکەن و بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان ئەمە بەڕاستی زۆر گرنگە کە هەمومان پشتیوانی لێ بکەین و من لێرە ئەگەر هین بێ پێشنیاری ئەوە شەکەم کە بەڕاستی پێویستە ئێستا پێویستی بە کەمپین هەیە ئێمە ئەگەر قەرار وابێ لە ئێستادا بە هێزی نەرم بەرگری لە پێشمەرگە بکەین بەرگری لەو فاکتەرەی کورد بکەین فاکتەرەی شۆڕش بکەین فاکتەرەی کوردایەتی بکەین فاکتەرێکی ناولێنەی ئێستا وەختی ئەوەی ئەمە کەمپین بۆ ئەوە بکەین کە پشتیوانی لە پەیامەکەی سەرۆک بارزانی بکەین چونکە بەڕاستی ئەوە پەیامی هەموو لایەکمانە و دەبێ ئەمە لە هەموو کەسێک وەلا هەموو ماڵێکدا ناو ماڵێکدا پشتیوانی لەو پەیامە بکرێت لە ڕاستیدا ئەمە جەنابی سەرۆک بارزانی پەیامەکەی ڕاگەیان ناکەی و پەیامە بە تەنیا بهێڵێتەوە ئەبێ بە بۆچوونی من ئەوانەی ڕازگۆیانە لەگەڵ کوردایەتیدان ڕازگۆیانە لەگەڵ گەیشتن بە سەربەخۆی کوردستاندان ڕازگۆیانە لەگەڵ پاراستنی لانی کەم ئەوەی ئێستا ئەو دەستکەوتانی ئێستا هەمانە ئەبێ پشتیوانی بکەن لەمانەوەی پێشمەرگە لە بەرزڕاگرتنی پێشمەرگە بۆیە من پێشنیارەکەم کە زۆر جارانە سەشتی زۆر لاوەچی کە ڕەنگە ئەو گرنجشی نەبوو بێ زوو بەشێک لە خەڵکی ڕووناکبیر و خەڵکی تری چالاکی سیاسی یامەدەنی کەمپینی گەورەیان کردووە من پێم وایە من ئەلێرەوە ڕایەگەێنم ئەگەر کەمپینێک بکەین کەمپینێکی بەرفراوان کەمپینی 100 کەسی و 200 کەسی نا کەمپینی ڕۆشنبیران نا کەمپینی سیاسیەکان نا کەمپینی تاک بە تاکی خەڵکی کوردستان بکەین لە ئاست گەورەی و پیرۆزی پێشمەرگە لە ئاستی پێشمەرگەدا بێ و بەڕاستی بارتەقای ئەوە بێ کە بەرگری لە کورد بکە بەرگری لە ئەیمکە جا بەڵام لێرە ئاماژەیەک کەش پێویستە بیکەین مەسلەی پیلانجێڕی لە پێشمەرگە تازە نییە مەسلەی پیلانجێڕی لە هەر لە ڕووخانی سەدام و سەدەمی برێمەر پیلانێک هەبوو
بەداخەوە لەلایەن بینەمەریشەوە هەبوو کە هێزی پێشمەرگە نەمێنێ و پێشمەرگیان بە میلیشیا ئەناساند هەندێکیان و دواتریش هەندێک لە حتا لە ئەندا پەرلەمانی کوردیە پێشمەرگە بە میلیشیا ناوە بە میلیشیا ناوە برد ئەمانە هەموو تێکش چێنراون تا ئێستا بڵێ ببوورە من ئەوەندەش ئیزافە بکەم ینی لە سەردەمەکانی تریشدا من ئەگە کوردستانی باشوور بکەمە نمونەیان باشووری کوردستان بکەمە بابەتی مۆزوعەکەم سەرسەکردنی ئەوەیە کە لە سەردەمی دژمنەکانیشماندا ڕابردوودا دژمنەکانیشمان بەعس لێرە یان حکووم دەوڵەتی عێراق ڕۆژێک پێی وتوین عوسات ڕۆژێک پێی وتوین متەمەڕید هەر ڕۆژێک ناوێکیان لێ ناوین چکە ئەمانە لە ڕاستیدا لەمانە فەلسەفی ومانە قوڵەکەی وشەی پێشمەرگە و دەستەواژی پێشمەرگەی گەیشتون ئەزانن چ مانایەکی هەیە بۆیە مەفروزە ئێستای ئەو مانایە پشتیوانی گەورە بکەین کەمپینی گەورەش باشە بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەویش لێک نزیکردنەوەی لایەنە سیاسەکانە ئەو دەست پێشخەریە کە جەنابی سەرۆک بارزانی لە ڕۆژی جەژندا ڕایگەیاند کەمێک بەر لە ئێستاش مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی حکوومەت یاریمی کوردستان ڕایگەیاند کە لاپەڕێکی نوێ لەگەڵ لایەنە سیاسەکان هەڵەدێنەوە بۆ قۆناغی ئێستای کوردستان ئەم هەستیاری کە لە ناوچەکە هەیە ئەم یەکڕیزی لایەنانە چەندە پێویستە پێت وایە لێک نزیک بوونیان و دەست سەخت و قورسە ئەزانی چی ئەوەی ناتەندروستە ئەوەیە کە کورد فەرش و بڵاو بێ هێزە سیاسەکانەوە کە هێزە سیاسەکان و بە هەبوونی میدیای زەبەلاحی هێزە سیاسەکان واکە کە خەڵکیش پەرت ببێ بۆیە من لایەنگری ئەوە ببوورێ ئەمە قسەیەکی ڕاستیان برێ من لایەنگری ئەوەم کە یەکڕیز بین یەکڕیزبوون ئەبێ حاڵەتی و دۆخە ئاساییەکە بێ ئەبێ پێچەوانەی ئەوەی ئێستا هەیە حاڵەتی نایاسایی بێ بۆیە من پێم وایە ئەو مەسەلەی پێشمەرگە ئەبێتە هۆکارێکی گرنگ ئەتوانین بیکەین بە بنەمایەک و فاکتەرێکی مهم بۆی لەسەر ئەو ئەساسە لەسەر بەرگریکردن لە ئیرادەی کورد لە ڕێی پێشمەرگەوە کەرامەتی کورد لە ڕێی پێشمەرگەوە یەکڕیزیەک دروستکەین هاو هەڵوێستیەک دروستکەین هاوڕاییەک دروستکەین لەسەرەوە ئەمە بۆ خۆی ڕەنگە ببێتە هۆیەوەی لەڕووی سیاسیشەوە لێک نزیک جەنابەت وەکو کەسایەتیەکی سیاسی وەکو ئازاد جوندیانی چه پەیامێکت بۆ پارتی و یەکێتی هەیە وڵاهی لە ڕاستیدا داواکاریت لێیان هەیە من هەمیشە داواکاریمەوەیە کە ینی تۆزێک قورسە بڵێ بچ داواکاریم لیان هەیە چکە ئەمن پارتیم لە ڕاستیدا من ئەبێ بە پێی دنیابینی و بڕیارەکانی پارتی بجوورێمەوە من هیچ کە ئاگاداری زۆر شتیشم لە پارتیدا هیچ شتێک نابێنم کە لەگەڵ نایەک ڕیزی بێت هەرەوەم دیوە کە یەک ڕیزبین بەڵام یەک ڕیزیش مانای خۆی هەیە پێکەوە کارکردنیش مانای خۆی هەیە پەیامەت بۆ یەکێتی چییە؟ جاخر ئەوشان بۆ من ناخۆشە بێت کە من لە یەکێتی بوومەوە بەجێ مێشتونە پەیامم هەیە من نەتوانم پەیامێک بە شێوەیەکی کە بڵێم ئێمە هەمومان هەر کەسێک لە ئاسی شەخسیشدا تاکە کەسیشدا ئێمە میلادگیری کەس و کارمان میلادگیری باوکەکانمانین بۆیە من داوا لە پارتیش لە یەکێتی شەکەم کە بە شێوەیەکی جددی ئەوان پەیامەکانی مام جەلالی ڕەحمەتی و میلادگیری پەیام و سیاسەتە باشەکانی مام جەلال من بەردەوام باشە بەڕای جەنابەت لایەنەکان دەکەنە ڕێککەوتن یان ئەبێ بەرەو هەڵبژاردنێکی دیکە بڕۆن وەکو زۆر جار باسی لێوە دەکرێت ئەزانچی ڕێککەونەگە لەسەر هەڵبژاردنیش پێشوەختی ڕێککەونەوە ڕێککەوتنە بەس ڕێککەوتن بکرێت چارەسەرکردنی کێشەکان یعنی لەو بنبەستە وەکو باسەکرێ ڕزگار بکرێ لەو بنبەستە ڕزگارمان بێت و بەرەو ئەو ئاراستەیە بڕۆین کە خەڵکیش تۆزێک دەرونی ئارام بێتەوە بە هینیش بێ نۆرماڵە یعنی ئەوەش هەر ڕێککەوتنە ئەگەر ڕێک بکەون لەسەرەوەی هەڵبژاردننی هاو پێشوەخت بکەن ئەمەشە هەر ڕێککەوتنە بەڵام ئایا ئەمە توانای یەکبوونمان نییە ئەگەر ئیرادەمان وەک یەک بێ باشە ئەمشیرەکە ئەوەیە کە ئیرادە لێ جیاوازە مەسەلەنە من بەش بە حاڵی خۆم چاوەڕێم ناکرد کە بەو شێوەیە من بۆیە دەمانی وتم ئەبێ مامجلای ڕەحمەتی سیاسەتێکی ڕوونی هەبوو لە بەتابەتی لەو قۆناخانەی دوایی کە کورد پێویستی بە یەک ڕیزی هەبوو تحالفی استراتیجی کرد لەگەڵ پارتی دموکراتی کوردستان باشە ئێستا ئەوە میراتێکە بۆ میراتگیرەکانی ئەبێ بەجێمان زۆر باشە ئێستا بە یەک وشە پێم بڵێ
کاک ئازاد بۆ ئەم دەربازبوون لەم چەق بەستویە و بۆم ڕزگاریە چی پێویستە تەنازول گفتگۆ دیالۆگ زۆرینە کامە ڕێگە کورتترین ڕێگەیە ئەزانی چی ئێمە ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمان باش ئێمە ئەی انتخابات بۆ چەکرێ من بۆ خۆم ملاحەزەی جدیم لەسەر دیموکراتیەت هەیە ها بەڵێ ملاحەزەی جدیم لەگەڵ تۆش جاریتر لە تەلەڤیزیۆن باسمان کردو بەڵێ ملاحەزەی جدیم لەسەر خودی هەڵبژاردنیش هەیە وەکو پرۆسەیەکە بە حساب پرۆسەیەکی دیموکراتیە بەڵام هەموو لایەنەکان تەئیدی ئەوە ئەکەن کە دیموکراتی بێت و دەسا و دەستکردنی دەسەڵات لە ڕێی انتخابات و سندوقی دەنگدانەوە بێ ئێ باشی بۆ ڕێز لەوە نەگیرێ زۆر باش ئەگەر بەیەک وشە بێ ڕێز لە ئیرادەی نەتەوەکەمان بگرن زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار کە لەگەڵم بووی دەگەڕێمەوە لای ئێوە لە ستۆدیۆی ناوەند